نزیکەی 4 ساڵ بەسەر زەمین لەرزەکەی ساڵی 2017 دەربەندیخان تێپەڕ دەبێت، بەڵام تا ئێستا کاریگەریە نەرێنیەکانی ئەو کارە ساتە سروشتیە بەسەر سێکتەرە گرنگەکانی ئەو شارەوە، بە تایبەت سێکتەری تەندروستی بەڕوونی هەستی پێدەکرێت. بەو پێی تا ئێستا هۆڵی نەشتەرگەری شارەکە نۆژە نەکراوەتەوە و ڕۆژانە دانیشتوانەکەی ناشارن ڕوو لە ئیداری گەرمیان یاخود ناوەندی پارێزگای سلێمانی بکەن بە مەبەستی ئەنجامدانی نەشتەرگەری. گرفت و کەمتەرخەمی زۆر هەیە لەم شارە، یەک لەو گرفتە دیارانەی کە بەرۆکی خەڵکی گرتوش گرفتی تەندروستیە. لە ڕاستیە ئەگەر نەخۆشێک لەم شارە هەبێ بۆ چارەسەرکردنی نەخۆشیەکەی پێویستە ڕووکاتە دەرەوەی دەربەندیخان ژمارەی دانیشتوانی نزیکی 6,000 کەسە. ئەو پسپۆڕیانەی ئەو دکتۆرانەی کە لێرە پێویستن بەپێی پێویست نییە و کردی تەندروستی لە بارێکی زۆر خراپایە. ئێمە هاتوینە ئێرە تەنها داواکاریمانەوەیە کە سەرڕایەوەی کە چەند کردێکی تر لەم شارە لە خراپیان کردی تەندروستی ئاوری لێ بدرێتەوە و کێشەی شخصیمان لەگەڵ هیچ گروپ و هیچ دکتۆرەکانیە لێرە، تەنها ئەوە نەمانەوێت کە خزمەتی تەندروستی لەم شارە بەرەو پێشەوە بچێت و باشتر بچێت. لە چوارچێوەی کاردانەوەکان بە مەبەستی ناچارکردنی لایەنی ئیداری بە ئاوردانەوە لە کردی تەندروستی و لە هەمان کاتدا هەڵوەشانەوەی بڕیاری گواستنەوەی پزیشکێکی تایبەت بە ژنان و مناڵبوون کۆمەڵێک لە چالاکوانانی دەربەندیخانی ناچار کرد لە بەردەم بینای قائیمقامێتی قەزاقە گرتبوونەوەیەکی ناڕزایەتی ئەنجام بدەن. ئیتر لە ساڵی عەمەلیاتە بە عەمەلیات دەیرا بێ بە ئێمە ئیتر فەقیر و هەژار ناتوانێت بڕوا بۆ سلێمانی بۆ دکتۆری سلێمانی دوورە و ناخۆشە و ڕێوەکەی ناخۆشە و ئەرە وەڵڵای ئەمە داواکەین ساڵی عەمەلیات بکرێتەوە بە ئێمە پێویستمان بە سلێمانی نییە، پێویستمان بە هیچ شوێنێکی تر نەبی. زۆر زەرورە ئێمە وەکو ژنان لە ڕاستیە ئەوەی لە معناتی ژنان ئاگادارم زۆر زەرورە نەک دکتۆرێک چەند دکتۆرێک لێرە دەوام بکە بۆ بەسیترین چارەسەر لە ڕاستیە ئەبێ ڕێگەیەکی دوور ببڕنی بۆ ڕێگە خەتەرەیە بۆ سلێمانیا بۆ شارەکانی دیکە بڕۆی بۆ چارەسەر بۆیە زەرورە چەند دکتۆرێک لێرە هەبێ. بەر لە پشووی جەژن بڕیار بوو ئەو پزیشکە بێتە شارەکە، بەڵام بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی بڕیاری گواستنەوەی بە شێوەی تەنسی بۆ یەکێک لە شارەکانی نزیک قەزاقەدا بوو. قائیمقامێتی دەربەندیخانیش لەژێر فشاری چالاکوانان و بەشێک لە هاوڵاتیان بەڕێوەبەرایەتی تەندروستی سلێمانی ناچار کرد بڕیارەکە هەڵبۆشێنێتەوە. مشکلی ئەومان هەیە کە قاعی عەمەلیاتمان نێوان پێیان وایە خەڵکێکی اختصاسی بنێری بۆ ئێرە تواناکانی حەسرەکەی کەم ناتوانێت نەشتەرگەری بۆ خەڵک هەندێک، بەڵام خۆ ئەکرێ خەڵک بۆ بەسیترین نەخۆشی بچی بە سلێمانی زۆرەکەوێت لەسەری پارێ یادی ئەو کێشەیە. من لەوەتی هاتووم خەڵک مراجعاکەن بۆ ئەوە، من نازانم پێشتر چەند هەبووە، بەڵام ئەوە من نزیکی 8 مانگ 9 مانگ لێرەم زیاتر ئەم کێشەیە بە بەردەوامی خەڵک دێ سەردانمانەکە بۆ ئەو مەسەلێ. ساڵی عەمەلیات دەبێ پارەی بۆ تەخسیسکرێت تا ئێستا بۆی نەکراوە، ئەمێ پارەی بۆ تەخسیسکرێ ساڵێکە دروستکرێتەوە چکە ئەو بینایە بەکەڵکی تەعمیر نایە. ژمارەی دانیشتوانی قەزای دەربەندیخان زیاترە لە 60,000 کەس و تا ئێستا دانیشتوانەکەشی وەک بەشێکی زۆری شار و شارۆچکەکانی دیکەی هەرێمی کوردستان بەهۆی کەمی و خراپی خزمەتگوزاریە سەرەتاییەکانەوە دەناڵێنن. وشیار محەممەد، کەناڵی ئاسمانی پەیام، دەربەندیخان.